ئەم جوتیارە هەڵەبجەیە بۆ یەکەم جار لە عێراق و وەرەمی کوردستان لە کێڵگە کشتتوکاڵەکەیدا گەنمەشامی ڕەنگا و ڕانگ بەرەم دێنێت. گەنمەشامیەکە لە 16 ڕەنگی تێکەڵ پێک دێت و وەک خۆی دەڵێت چاندنی ئەو جۆرە گەنمەشامی لە ناوچەکە سەرکەوتوو بووە و دەژڵێت ئەو جۆرە گەنمەشامی لە جوتیارێک دەستکەوتووە لە وڵاتی تورکیا. لە ساڵی 2017 کۆتایی 2016-2017 گەشتۆتە تورکیا، تەنها لای جوتیارێک هەیە لە تورکیا. من لە ساڵی 2014 خولیای ئەم بەرهەمەم لە ساڵی 2014 بە شوێنی ئاگەڕێم. بەڕاستی من برادێکمە بوو لە تورکیا، ڕۆژ بۆ لە بە خصوصی نردم بۆ شارێکی زۆر دووری تورکیا. ڕۆژتە ماڵی ئەو فەلاحە ئەو جوتیارەی دۆزیۆ لە تورکیا 250 درنگ لەم گەنمەشامەی بۆ هێنام. شێوازی چاندن و سەرپەرشتیکردنی بەرەمە ناوازە و دەگمەنەکە لەژێر چاودێری و سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە بووە. ئەندازیارێکی کشتتوکاڵش دەڵێت خاک و زەوی شارەزور و هەڵەبجە بۆ چاندنی ئەو جۆرە گەنمەشامی ڕەنگا و ڕەنگا لەبار و گونجاوە. حقیقەت دانی سەرکەوتنێکی باشی بەرزهێناوە و زۆر نازیحە و بڵێن شتێکی تازە و ناوازەیە لە ناوچەکە و هیچ کێشەیەکی نەبوو و زۆر بە سەرکەوتوی توانێنە پەرەی پێبن و ئەنیۆ کوخوانڵین لە وڵاتی تورکیا 250 بە دنگ 250 دنگ لەم زەڕاتیان هێناوە. ئێستا لێرە ماشەڵا بەرهەمێکی زیاد توانین بڵین بە ڕێژەنی لە 600 و زیاتر لە 600 بەرهەمیان هێناوە. مانای ئەوەی کەوا ئیشەکان ئیشێکی سەرکەوتوو بە و توانیوانە پەرە بە ئیشەکان بن. ئەتوانم بڵێم ئێمە ئەم بەرهەمەی کێناومانە تەنها 250 دنگ بۆ تەنها گرتێک لەمانە تقریبان ئیسە زیاو لە 400-500 دنکە. یعنی من ئەو برادەرەی تورکیا کە زۆر دەستخۆشیمان لێکە و تەنها ئەویش لە تورکیا مۆزیعی تورکایە، لە هەموو وڵاتی ئێرانە باوەڕ ناکەم هەبێت لە شەرقی ئەوسەط تا مەعەدا تورکیا کەسی کەنیەتی. ئێمە کێناومانە شانازی ئەم بەرهەمەوەکەین وە سنفێکیان ئەم سوورەیە تەنها ئەم دوو جۆرە ئەیە 3-4 نەوع لە سوور ئەیە تەنها سوور. ئەمە جۆرێکیانە. جۆرێکی کێیان کە ئەمەیە تقریبا ئەتوانی بڵێ 15 بۆ 16 ڕەنگی هەیە لە ڕەنگی زیویوە، لە ڕەنگی زیوە تا پەمەی کاڵ ڕەنگەکان خۆیاتیان وێنێت. تقریبا 15 بۆ 16 ڕەنگ لەم جۆرەتەوەیە. حامید ئیسماعیل دەیەوێت ساڵانی داهاتوو بە شێوەیەکی زیاتر گرنگی و پەرە بە چاندنی گەنمەشامی ڕەنگا و ڕەنگەکە بدات و ڕێژەیەکی زیاتری لێ بەرەم بێنێت. وێڕای ئەوەش ئێستا داواکاری زۆری جوتیارانی لەسەرە بۆ چاندن و ئەزمونکردنی بەرەما ڕەنگا و ڕەنگەکە. حامیدیش وەک تاکە جوتیاری کورد کە ئەو بەرەمەی هێناوەتە عێراق و وەرەمی کوردستان شانازی بەکارەکەیەوە دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.